ليرفع عنا العقاب با هەموومان دەست لە زوڵم و ستەم هەڵگرین بۆ ئەوەی خوای گەورەش عقوبەمان لەسەر هەڵگرێت. یەکێ لە ئائیمەی سەلەف دەیفەرموو ما نزل بلاء إلا بذنب وما رفع إلا بتوبة. هیچ بەڵایەک نییە کە دابەزێتە سەر خەڵک ئیلا بەهۆی تاوانە، وە گەورەترین تاوانیش بریتیە لە زوڵم و ستەمکردن. هەر بەڵایەکدا ببەزێت هۆکارەکەی تاوان و زوڵم و ستەمە. وما أصابكم من مصيبة فبما كسبت أيديكم ويعفو عن كثير. هەرچی مصیبەتێک کە تیایداین یەکێکیش لەو مصیبەتانە ئەو دوو مصیبەتە گەورەی کە ئێستا بەگشتی دنیای داگرتووە و بە تایبەتیش هەرێمەکەی ئێمە الخەوف والجوع، ترس و برسێتی بەهۆی نەبوونی موچەوە و ترسیش لە نەخۆشی کۆڕۆنا. ئەو دوو نەخۆشیە خوای گەورە دەفەرمێ فەبیما کەسەبەت ئەیدیکم وەیعفو عن کەثیر، هەمووی بە سەبەبی تاوانی خۆتانە و زۆر تاوانی تریش هەیە کە خوا عەفوی کردوون، ئەجینا ئەگەر لە سەر هەموو تاوانەکان سزاتاندا زۆر خراپترمان بەسەردەیە. بەڵام براکانم ئینسانی عاقڵ و منصف ئەوەیە کاتێک کە نەسیحەتێک ئامۆژگاریەک ئاەتێک حەدیثێک دەبیستێ لە خۆیەوە دەست پێ دەکا، نەک یەکسەر ئێمە وا بزانین کاکە ئەم قسانە هیچی بۆ ئێمە نییە، ئێمە یەهلی مزگەوت زۆر تەواوین، زۆر مەزبوطین و میلەت بەگشتی زۆر چاکە، تاوان باران دیارە چێن، زاڵم و ستەمکار دیارە چێن، ئەجینە بەخوا هەمووی تاوان بارە، هەر یەکەش بە ئەندازەی خۆی، هەر یەکەش بە گوێرەی توانای خۆی، هەر هەمووی لە زوڵمدایە، لە ستەمدایە، لە تاواندایە، خوا پەنامەندە. بێگومان ستەمی گەنجێک کوڕێک لە ماڵەوە وەکو ستەمی باوکی نییە، وەستەمی عائیلەیەکیش وەکو ستەمی ڕئیس عائیلەیەک وەکو ستەمی مدیری دائیرەیەک نییە، وەستەمی مدیری دائیرەیەکیش وەکو ستەمی وەزیرێک و محافظێک نییە، و تاوانی ئەوانەش بە ئەندازەی تاوانی سەرۆکی هەرێمێک و ڕئیس وزەرایەک نییە، هەر یەکە بە ئەندازەی خۆی، بەس هەمووی تاوانبارە و با هەموومان تەوبە بکەین و بگەڕێنەوە لای خوای پەروەردگار. ئێمە وا دەزانین زوڵم و ستەم براکانم تەنها دەسەڵاتدارەکان دەیکەن، بەڵێ دەیکەن، قسووریان نەکردووە، بەڵام ئەوەی کە من و تۆ لە تواناماندایە با ئێمە پێی هەڵسین، ئەوەش لە تواناماندانیە بە داوا لە خوا بکەین. من و تۆ لە تواناماندا هەیە بە خۆمان بچینەوە بزانین لە چ بوارێکدا ئێمە ستەممان کردووە، زوڵممان کردووە، با تەوبەی لێ بکەین، با پەشیمان بینەوە لێی، با ئێمە بەینی خۆمان و خوای پەروەردگار چاکەین، ئەو کاتە چاوەڕێکە بزانە خوای گەورە چی بۆ تۆ دەکات. ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض. والله برا إيمان وتقوى كمان وكو بيويز بي خواي قورة دفرمي بركتي أرزو آسمانيان بسرداد الرجم، أمن آسايش من بيدا بخشي، رزق روزي من بيدا دا خواي قورة، بس إيما باش بين رو لخوا بين شاك بين. برا كانم ظلم ستم بواري هي، ستەمکردن هەیە لە خوێنی خەڵک، ستەمکردن هەیە لە ماڵی خەڵک، ستەمکردن هەیە لە کەرامەت و کەسایەتی خەڵک، خواردنی ماڵی خەڵک زوڵمە، لێدانی خەڵک زوڵمە، جنێوپێدان و سوکایەتی پێکردنی زوڵمە، و هەروەها خوێن ڕشتنیشی زوڵمە. ئایا ئێمە کە بە خۆمان نابچینەوە لەوانە هیچی زوڵممان نەکردووە؟ ئەی برای تاجیر، ئەی کاچی پزیشک، ئەی دوکاندار، هەر هەموومان ئایا بۆ خاتری دنیا و پارە زوڵممان لە کەس نەکردووە؟ دەچیتە لای ئەو پزیشکە پێت دەڵێت زەڕوڕە دەبێ عەمەلیات بۆ بکرێت، بە چەندێکە ئەوەندە ملیۆن،
تۆش دڵت دەترسێ دەڵێ با پرسیار لە دکتۆرێ ترکەم دەڵێ نەیکەی کاکە بەخوا سەقەت دەبی ئەو عەمەلیاتە بکەی ئەی بۆ وتی بەخوا بەس مەبەستی پارەیە بەس مەبەستی پارەیە ئێمە زوڵم نییە ئەوەی کە لە ناو کۆمەڵگادا دەکرێ براکانم من و تۆ کە دەیکەین هەر یەکەی لە بوارێکەوە خوای گەورە دەفەرمێ لا يسخر قوم من قوم عسى أن يكونوا خيرا منهم ولا نساء من نساء عسى أن يكون خيرا منهن ولا تلمزوا أنفسكم ولا تنابزوا بالألقاب بئس الاسم الفسوق بعد الإيمان ومن لم يتب فأولئك هم الظالمون أما شمولي إيما دكا إيما خلق دفرمي إيوه قالتا بيكتر مكان قالتا بقومي يشيتر مكان كرد قالتا بعرب نكا عرب قالتا بكرد نكا هەولێری گاڵتە بە سلێمانی نەکا سلێمانی گاڵتە بە دهۆچی نەکا و هیچ ئافرەتێکی گاڵتە بە ئافرەتێکی تر نەکا و ناو ناتۆرە لە یەکمەنێن هەر کەسێ ئەوە بکە فاسقە ئەگەر تەوبە نەکا ئەوە زاڵمە تۆوا دەزانی زوڵم هەروێ ماڵی خەڵک خۆیت کە خەڵک بەکەم دابنەی گاڵتە بە خەڵک کەی قسەلۆک بە دوای خەڵک خەی ناو ناتۆرە لە خەڵک بنەی ئەوە تۆ زاڵمیت تۆ یەکێکی لەو زاڵمانە خوای گەورە دەفەرمێ وتیلکە القوڕى ئەهلەکناهم لەما ظەلەموا ئێمە ئەو هەموو شار و لادێ و وڵاتەمان بۆچی لەناو برد ئەهلەکناهم بۆ لەما ظەلەموا کە زوڵمیان کرد ستەمیان کرد لەناومان بردن براکانم پەروەردەیەکی حیزبی لەناو خەڵکدا عقل و هۆش و بیر و دڵی خەڵکی تەواو تێکداوە وا دەزانین زوڵم کەس نایکە ئیلا دەسەڵاتداران نەبێت بەڵێ وتمان زوڵمی ئەوان زۆر گەورەیە دەینە سەری ئینشاءالله بەڵام کاکە لە خۆم و خۆتەوە با دەست پێ بکەین براکە قسەوتن بە یەکتر غەیبەتکردنی یەکتر گاڵتەکردن بە یەکتر جنێودان بە یەکتر خۆ بە گەورەدانان و خەڵک بە کەمدانان ئەمە هەمووی زوڵمە تۆ دەیکەی برای بەڕێزم هەمووی زوڵمە تۆ دەیکەیت بستێ زەوی داگیر کەیت زوڵمە یەکێ لە ئەئیمەی سەلەف ئافرەتێ هات شکایەتی کرد لای مەڕوانی کوڕی حەکەم وتی ئەو فڵانە کەسە سنووری زەویەکەی هێناوەتە ناو خاچی من ئەویش بانگی کرد وتی شتێکی وات لەسەر باز دەکرێت وتی جا پێ دوایە من بستێکیش بچمە ناو خاچی ئەوەوە لە کاتێکدا گوێم لە پێغەمبەری خوا بوو عەلەیهی سەڵاتو وەسەلام فەرمووی من أخذ شبرا من الأرض ظلما طوقه 7 أراضين يوم القيامة هەر کەسێ بستێ لە زەوی داگیر کا بە زوڵم ئەوە تاوەکو 7 زەوی بۆ خوارەوە دەڕوا هەمووی دەکرێتە تەوقێک و هەمووی دەکرێت وەکو ملوانکەیەک لە ملی دەکرێت ئەو هەموو زەویە ڕۆژی قیامەت من دەوێرم زوڵم کەم مەڕوان وتی من باوەڕت پێ دەکەم و پێویستیم بە هیچ شایەتێک نییە بیهێنی لەسەر قسەکەت مادام پێغەمبەر وای فەرموو عەلەیهی سەڵاتو وەسەلام ئەوجا ئەو پیاوە بەڕێزە فەرمووی ئەی خوای پەروەردگار لێت دەپاڕێمەوە ئەگەر ئەو ئافرەتە درۆ بکە لەو تۆمەتەیدایە پاڵ من یا ڕەبی خوای گەورە نەیمرێنی تاوەکو کوێری دەکەیت و لە ناو زەویەکەی خۆشیدا بیمرێنی فەرمێ وەڵڵاهی نەمرد تاوەکو چاوی کوێر بوو اینجا بە چاوکوێری بە ناو زەویەکەی خۆیدا دەڕۆیشت کەوتە چاڵێکەوە مرد بۆ تۆمەتدانە پاڵ خەڵک ئاسان نییە ئەوە عەقوبەکەیەتی بۆی ئەو کەسانەی کە زوڵم دەکرێت دوعایان لێ بکرێت دروستە زۆر کەس دەڵێ ئەی بۆ ئەم دوعایە قورسە کەسێک بێت بە کەیفی خۆی تۆمەتت بۆ دروست کات ئەمانە بەکرێ گیراون ئەمانە پارەیان دراوەتێ لەسەر ئەو مینبەرە دەڵێم ئەگەر ئەم قسانەی من دەیکەم بۆ ئەو میلەتە کوردە بۆیە ئەو پیاوە بەڕێزە فەرمووی خوای پەروەردگار ئەگە قسەکەی درۆیە نەیمرێنی تاوەکو کوێری دەکەی و لە ناو زەویەکەی خۆشیدا بیمرێنیت ئەوەش دوعای ئێمەیە بەڕێزەکانم باواز لە تۆمەت بێنین بۆ یەکتر هەر کەسێ قسەیەکی کرد یەکسەر نەی تۆ تۆمەتەکەت حازرە و بۆی دابنەی نامانەیە وڵاتەکەمان وەکو لیبیای لێبێ وەکو یەمەنی لێبێ وەکو سووریای لێبێت حەزمان بەوە نییە کاک نەک حەزمان بە زوڵم و ستەم بێت حەز نەکەین زاڵمەکان وەزعیان لێ تێک چێت داوا لەو خوای پەروەردگارە دەکەین ئەوەی کار بەدەستە ئەوەی دەسەڵاتدارە
لە نیەتی زوڵمکردنە لەو میلەتە خوای گەورە هیدایەتی دەی و چاک بێ ئەگەر شایستەیە کە شایستە نیە یا رب العالمین انتقامیان لێ بستێنیت و لایان دەیت و کەسانی چاک و دادپەروەرمان بۆ دانیت ئەوە دوعای ئێمێ بەردەوام بەڵام دەڵێم ئەوەی لە تواناماندایە من و تۆ بابیکەین کە من و تۆ زوڵمێکمان هەیە باجارێ دەستی لێ هەڵگرین بۆ ئەوەی خوای گەورەش هەم زاڵممان لەسەر لابەرێ و هەم عقوبەمان لەسەر لابەرێ بۆیە براکانم من لە خۆمەوە با دەست پێ بکەم و تۆش لە خۆتەوە دەست پێ بکە بزانە لە چیدا زوڵمت کردووە لە چیدا لە زوڵم دای دەستی لێ هەڵگرە تەوبە بکە بگەڕێەوە لای خوا بۆ ئەوەی خوای گەورەش زاڵممان لەسەر لابەرێ والحمد لله رب العالمين الحمد لله والصلاة والسلام على رسول الله سبارت بزال مكان جاهر يشيك بيت خواهي قرد فرمي ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون أي محمد وحسابنك إخوة بآقايا لو ظلم مستمي زال مكان ديكن ومزان بآقايا إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار خواهي قرد دوائن دخابو روجيك چاوەکانی تیادا ئەبڵق و زەق دەبن مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم أواء لە ڕۆژێکدا کە زیندوو دەبنەوە زاڵمەکان بەپەلا سەریان بەرز کردوتەوە چاویان زەق کردووە دڵیان لە ترسە هیچی تیان نەماوە خوای گەورە زاڵمی بۆ ئەو ڕۆژە هەڵگرتووە ئەوە عقوبەی قیامەتی ئەمما عقوبەی دنیاش خوای گەورە دەفەرمێ ئەلەم نوهلیکە الظالمین ئێمە زاڵمەکانمان لەناو نەبردوون ئێوەرە موسڵمان تۆ ئەخیری ئومەتەکانی کاک و نەبێ یەکەم ئومەت بی تەجروبەی پێشخۆتت نەبینی بێ بینیمانە هەر لە قەدیمەوە خوای گەورە زاڵم بە دوای زاڵم چی بەسەر هێناوە تا ئەمڕۆی ئێمە ثم نتبعهم الآخرين كذلك نفعل بالمجرمين چی بە زاڵمەکانی پێشوو کرد ئاواش بە زاڵمی ئێستا دەکات بە سەبری دەوێت بۆچی خوای گەورە من و تۆ تاقی دەکاتەوە بە زاڵمێک تا چەند دەست بە دینەکەتەوە دەگری تا چەند سەبر دەگری براکانم وتلك الأيام نداولها بين الناس ڕۆژانی دنیا مداولەیە يوم غنى ويوم فقر ويوم عافية ويوم مرض ويوم أمن ويوم خوف الذي يبقى هو تقوى الله ڕۆژانی دنیا وایە دوێنێ معاش باش بووە ساڵانێک ئەمن و ئاسایش هەبوو ژیان خۆش بوو ئێستا فەقیریە ئێستا ترسە ئێستا نەخۆشیە ژیان ئاوا بەرز و نزمی دەکا بەڵام ئەوەی گرنگە لە من و تۆدا بەردەوام بێ بریتێ لە تەقوای خوای گەورە خوای گەورە تاقیت دەکاتەوە بە خۆشی ئایا کە ماڵ هەیە و سامان هەیە و ئەمن و ئاسایش هەیە و داعش نییە و ترس نییە چۆنیت شکری خوا دەکەیت یا کە ترس هات و نەخۆشی هات و برسێتی هات ئەی ئێستا سەبر دەگریت بەردەوام دەبێت لەسەر تاعەتی خوایە نابیت براکانم قەزیەی زاڵم قەزیەی وەقتە بەس ئەجینە ئیلا خوای پەروەردگار لە ناوی دەبات کێ بە خەیاڵیدا دەهات زاڵمانێک لەو سەردەمەی ئێمەدا خوای گەورە ئەویان بەسەر بێنێ مەسەلەکە مەسەلەی وەقتە خوای گەورە خۆی دەفەرمێ وا مەزانە ئەی محەممەد عليه الصلاة والسلام ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون أوي كظالم ديكا خوا مزان خوا غافل لي إن الله ليملي للظالم حتى إذا أخذه لم يفلته خوا يقول مولتي ظالم ده مولتي ده سال دو سال تو صبر ناميني بيتاقد دبي لو أنا كفر كيف أنا بخوا تواو توجي امتحان كراي هم ظالمك لا امتحان ده توجي امتحان ده بەڵام کاتێک کە خوای گەورە زاڵم دەگرێت بەری نادا وكذلك أخذ ربك إذا أخذ القرى وهي ظالمة إن أخذه أليم شديد هر شارك هر وڵاتێک هر هەرێمێک هەر دەسەڵاتێک هەر حیزبێک کە زوڵمی کرد خوای پەروەردگار کاتێک کە دەیگرێت زۆر بە ئێش و ئازارەوە دەیگرێت بۆیە براکانم با لە تەسەوڕاتی صحیح دەرنەچین با بیر و هۆشمان تێک نەچێ وامەزانە کاکە ئەم دنیایە ململانەیە کە لە بینی ئێمە و دەسەڵاتەکەدا دەی کاکە باش تێک بکەین برای بەڕێزم ئەمە سکەیە کە هەمووی لەسەری دەڕوات زاڵم بە شتێک تاقی دەکرێتەوە تۆش بە شتێک تاقی دەکرێتەوە ئەوەی لەسەر من و تۆیە تەقوای خوا بکەین بە خۆمان دابچینەوە دەست لە زوڵم هەڵگرین چاکەکار بین واللهی خوای گەورە لە ناومان نابە نە بە برسێتی نە بە ترس ئەگەر بێت وێمە لەگەڵ خوا بین
بەڵام تۆ خوات لەبیر چێتەوە و نەزانی بۆچی ئەم بەڵایەمان بەسەراتوە. بەڵێ براکەم ئەگەر کەسێ بستە زەویەک داگیر کا بە زوڵم عقوبەکەی ئەوە بێ ئەو بستە تا حەوت زەوی دەڕواتە خوارەوە دەکرێتە تەوقێک و لە ملی دەکرێت. ئەی ئەوانەی کە موچەی خەڵک نادەن، ئەی ئەوانەی کە ماڵی خەڵک دەخۆن، پێتان وایە حسابی ئەوانە لای خوا نییە؟ هەیە براکەم، بەس پەلەت نەبێ، بەس تۆ خەمی خۆت بێ، تەقوای خوا بکە براکەم. ئینسان کە تەقوای خوای گەورەی کرد، خوای گەورە ماڵی بداتێ شوکری خوا دەکە، لەشی ساغکە عیبادەتی خوا دەکە، تووشی نەخۆشی کرد سەبر دەگرێ، تووشی ترسی کرد پەنا بەخوا دەگرێ. تەواو، یعنی چۆن دەڵێ لەنگەری تەواوە، حەقم نییە زرۆف هەر زرۆفێک بێ من لەگەڵ خوا، خوای پەروەردگار دەرگای خێرت لێ دەکات. بەڵام کە قەزیەکان لە خوا بپچڕین، تەوبە بکەین، هەمومان دەست لە زوڵم هەڵگرین، خوای پەروەردگار زاڵممان لەسەر لا دەبا، خوای پەروەردگاریش بەڵام موسیبەتمان لەسەر لا دەبا. داواکارم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی و سیفاتە بەرزەکانی ڕەحممان پێ بکە. خوای پەروەردگار هیدایەتمان دەی دەست لە هەموو جۆرە زوڵمێک هەڵبگرین و هەموو زاڵمێکیش لەسەر ئێمە لابەری یا رب العالمین. خوای پەروەردگار هیدایەتمان دەی لە تۆ بترسین، تەقوای تۆ بکەین، پابەندی دینەکەی تۆ بین یا رب العالمین. خوای پەروەردگار ئیسلاحی حاڵمان کەی، شیفای نەخۆشەکانمان بدەیت، ئەو بەڵایەمان لەسەر لا بدەیت، لە مردووەکانمان ببووریت، عافیەتمان پێ ببەخشی، ئەخیرمان خێرکەی، قەرزی قەرزدارەکان بدەیتەوە. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. اللهم إنا نسألك من كل خير خزائنه بيدك ونعوذ بك من كل شر خزائنه بيدك. والحمد لله وصلى اللهم وسلم على محمد وآله أجمعين.